چ پێویستە کرێمی دژەخۆر بەکاربێنین؟ دژەخۆر بەرهەمێکە کە ئیش دەکا وەکو بربەستێکی پارێزەری پێست لە زیانەکانی تیشکی خۆر. دژەخۆرەکان بەکاردێنین بۆ ڕێگرتن لە سوتانی پێست بەخۆر، چرژبوونی پێست و پیربوونی پێشبەختە، کەمبوونەوەی مەترسی شێرپەنجەی پێست. جۆرەکانی دژەخۆر کامانن؟ دوو جۆر دژەخۆرمان هەیە. دژەخۆری کیمیایی سەنسکرین پێکاتۆ لەو مادە کیمیایانەی کە پێستەکە هەڵدەمژێت و بەم ڕێگایش هەڵدەستن بە هەڵمژێنی تیشکە زیانبەخشەکانی خۆر. دژەخۆری فیزیایی سانبلۆک ئەو جۆرەیان کانزا لە پێکاتێدایە هەڵدەستن بە دروستکردنی چینێکی فیزیایی پارێزەر کە ڕێگر نەبێ لە گەیشتنی ئەو تیشکە زیانبەخشانە بۆ سەر پێستن. چۆن دژەخۆری گونجاو بۆ پێست هەڵبژێرن؟ بۆ هەڵبژاردننی دژەخۆرێکی گونجاو بۆ پێستمان سەرەتا دەبێت جۆری پێستەکە بناسی. بۆ هەموو جۆرە پێستێک هەمیشە دژەخۆری بەرگری فراوان برۆد سپێکترم هەڵبژێرە کە لە هەردوو تیشکی UVA و UVB دەپارێزێت SPF-ەکەی سێیان سەرورتر بێت. مەبەست لە SPF چییە؟ ڕێژەی پاراستنە لە خۆر سان پرۆتێکشن فاکتەر کە بەژمارە لەسەر دژەخۆر دیاریکە. هەندێک کەس لای خۆمان بە هەڵەلی تێگەیشتووە وا دەزانن مەبەستی لێی پلێگەرمێ، بەڵام لە ڕاستیدا بەم شێوەیە. دژەخۆری SPF 15 ڕێگری لە 93 تیشکی UVB دەکات. دژەخۆری SPF 30 ڕێگری لە 97 تیشکی UVB دەکات. دژەخۆری SPF 50 ڕێگری لە 198 دەکات. دژەخۆری SPF 100 ڕێگری لە 199 دەکات. دەبێت ئەوە بزانێ هیچ دژەخۆرێک نییە ڕێگری لە 100 بکات. بەڵام بەکارهێنانی هەر یەک لەوانەیە کە لەسەرەوە باسمان کرد بە ڕێک و پێکی ئیش خۆی دەکات کاریگەریەکی زۆر باشی دەبێت. چۆن دژەخۆر بەکاربهێنین؟ پێویستە ئەو دژەخۆرێکە بەکاردێنین گونجاو بێ لەگەڵ جۆری پێستمان. جۆری پێستەکە وشکە یان چەورە یان تێکەڵە یان هەستیارە. پێویستە دژەخۆری کیمیایی 20 خولەک پێش چوونە دەرەوە بیدەین لە پێستمان. پێویستە دوو کاتژمێر جارێک دژەخۆرەکە نوێ بکەینەوە ئەگەر لە دەرەوە بوو. باشترە وەتەر ڕیزستان بێت واتە بە ئارەقی زۆر و بەرکەوتنی ئاو دێنێبێتەوە. پێویستە بڕێکی باش بە شێوەیەکی یەکسان بڵای بکەینەوە لە تەواوی دەم و چاو، قۆڵ، لووت، دەست، نێوچەوان مل. لە منداڵان وا باشترە دژەخۆری فیزیایی بەکاربێن. دژەخۆر تەنها لە وەرزی هەیە بەکاردەهێنرێت؟ نەخێر، پێویستە لە وەرزی زستانان و ڕۆژە هەورەکانیش بە هەمان شێوە بەکاربهێنرێت. دژەخۆر بە ماڵەوە گرنگە؟ پێویستە دژەخۆر لە ماڵۆژ بەکاربهێنرێت بۆ ئەو کەسانی کە پێستیان هەستیارە و تیشکی خۆر بەر ژووری ماڵەوەیان دەکەن. بە هیوای سوود و تەندروستی باش بۆ هەمووان. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین ئامادەکردنینەوەیەکی پیشەگەر بۆ بازاری کار. ئێمە دەزانین بازاری کار چی پێویستە.